يك 2 ساعات 3 ساعات 1000 دينار مداتن بس اما ما قد تارك مشكله كريم هي حفتي دو زامل مشكله كريم لەگەر خۆرهەڵاتن هاتووم ئەڵقەیەکی تری قورجی شێر تۆمار بکەم لەکوێ لە گومرجی هەولێر جا پیشەکە چییە؟ پیشەکە باری شانیە باری شانی مەوێز لەو ناوە چییە؟ بارەکەی کە باری ئۆتۆمبیل دەکرێت لەسەر شانی کرێکارەکە دادەندرێ ئینجا دەخرێتە ناو ئۆتۆمبیلەکە و لە ئۆتۆمبیلەکە کە دێتەوە بۆ ناو کۆگایەکە بە هەمان شێوە کرێکارەکە لەسەر شانی خۆی دایدەنێ یعنی ئەم ناوە باڕوون بێ لە لای بینەران ئەوەی کە تا ئێستا نەیزانیوە کاری باری شانی ئەوەیە باری شانی باری شانی باری شانی جا ئەگەر بتەوێت کارەکە دەست بکەوێ دەبێت یەک بە دەنجی خۆت هاوار بکەی باری شانی کەسێک یاخود خاوەنکارێک کە پیکەبی پێبێت بێوێ بارێک ببات گازی تۆ دەکا و تۆ بارەکەی بۆ دەبێت باری شانی باری شانی بە گوتنی باری شانی خاوەنکار بانگت دەکات بۆ ئەوەی کەلوپەلەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بگوازن و ئەو کەلوپەلانەی کە دیاریت کردووە دەبێت لەسەر شانت دایبنێ و بیبەیتە شوێنی مەبەست دوای دوو کاتژمێر لە وەستان و گازکردنی و بەدەنگێکی بەرز کە گوتمان باری شانی وا دیارە چەند پارچە میوەیەکە بوو یاخود چەند پارچە سەوزەیەکە بوو بۆ ئەوەی بیگوازینەوە جا هەر زەرفێک لەمانە پارچەیەکە یعنی ئەگەر 5 زەرفی ئاوا بگوازیتەوە پارچەی بە 250 دینار بێ دەکا 1250 دینار ئەگەر 10 پارچە بێ دەکا 2500 دینار یعنی هەر زەرفێکی لەم شێوەیە پارچەیەکە یعنی ئەگەر بتێ کار دەستکە هەروەکو ئاماژەم پێدا دەبێ یەک بە دەنجی خۆت هاوار بکەی بڵێ باری شانی اینجا خاوەنکارەکە دێت کەلوپەلەکان یاخود پارچەکان پێدەدا دەڵێ کاکە ئەمە لەم شوێنەوە بی بە ئەو شوێنە کە ئەو کارانەمان کرد دواتر هەستاین بە کردنی کاری عارەبانەی گەورە کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر گواستمانەوە دواتر بە عارەبانەی دەستی کەلوپەلەکانمان گواستەوە ئێستا کارەکەمان تەواو بووە ئیدی بەس ئەوە ماوە بچین عەقەکەمان وەربگرین و بزانین ئەمڕۆ لە ئەڵقەیەکی تری قورجی شێر چەندمان بەدەستگەیشتووە یاخود چەندمان ئیش کردووە کاکە تۆ ڕۆ ئەشا لە بۆم بار کرد چەند پاسە کردووە 12 شوت بوو 3 پەتاتا ئەوە سێ بەنجان ئەو 6 و 6 خیار 6 خیار ئەو 12 پاسە دەکا پارچە بە ڕۆبەچی دەکا 3000 ڕوبعەکە بەڵێ 250 ئەوە 3000 ئەو 3000 خێر لێبینی چاومە خێر لێبینی سەر چاوە بە تێکڕێ کارەکە توانیم 4500 دینار بەدەست بخەم بای 4500 دینار کار بکەم 3000 ئیباری شانی بوو کە پارچە سەوزە و میوەکانم لەسەر شانم دانا و گواستنەوە و ئەم 1500 ئی عارەبانەکان بوو 500ەکە ئی عارەبانە بچووکەکە و 1000ەکەش هی عارەبانە گەورەکە بۆ زیاتر نیشاندانی کارەکە و موینەتیەکانی ئەم پیشەیە دەچینە لای مام یعقوب کە تەمەنێکی زۆرە ئەم کارە دەکات والله لسمين زودي من لباندان وديم كاسبيني بقران هذا سعد يا زلينا ما يصير فاتي بعد ثانية كم سوق طماطم جيش ما بشانية تاو بري أزد ست بنتاي ودقرم إجنيه بقران بخوا إجنيه لا والله إيش بمناك نيز إيش بمناك الروزة تسعد يا زلاب 5000 إيش دكم 5000 و 4000 و زاد إيش ناكم إمار المدار ما بخيو دكم بخواي تبكم جانك خرسة أو نميزة كاري لكم شوفكم نميزة كاري لكم هذا هو بخواي نميزة لا
10 سال زیاتر دەبی 10 سال زیاتر دەبی یەکێک دام نامەزرێنێ ئیشێک دا نامەزرێنێ چەند کەسن لە ماڵەوە؟ لە ماڵەوە 5 نەفەرین عایلەمان 5 نەفەرین ئەمە بەخوا 5 نەفەرین ژێری ژیانت لەسەر ئەم پارچانەی ئارە وەڵا لەسەر واریشانێ بە قورعان بەخۆی ها هەیە ماجێ ئەمە ماگێک جارێک مریشکە دەکڕین هەیە هەفتەی 2 جار مریشک دەکڕین کابرایەت فەقیرە وایە چ بکەم بابەتانی کە دەیگوازیەوە قورس نییە؟ بەرەوەڵا قورسە بەرەوەڵا قورسە فەردەخیارە و تەماتێ و باریشانی دەکەمە تا ئەولای دەبم قورسە بەخوای لەو من نابی سورخە تەماتە شانم هەموو ئەو بووە بریندار بووە چەند بە دەیگوازیەوە بە چەندە پارچەی؟ پارچەی بە 250 دەچێتەوە جار بە دوو پارچە بە 250 دوو سندوق سندوقی لەسەر شانت دادەنی بە 250 بەرێ بەرێ ژیان نییە بەخوای ئەوە ژیان نییە هیچ نا بەخوای من دارێ وا بەخێو دەکەم بەخوای چ بکەم ئەی مشتری مەحمولی خۆت نییە یان هەر کەسێک ئیش برات هەیە بەچی دەکەیت؟ مشتری هەیە بەس ئەوە هەر زۆر خراپە دەرێ وەرە لەگەرم بە سەعاتێک 2 ساعات 3 ساعات هەزار دیارم دادێ ئەوە هیچ نییە ژیان نییە ئەوە مشتە پێبار دەکات پیکەبت پێبار دەکات واش پێبار دەکات مادی دەکات هەزار بچ ئیشی نیوە هەزار دیارت دادێ 3 ساعات ئارە وەڵا هەزار دیارت دادێ هەزار دیار ئارە وەڵا پیکە بشت پێبار دەکات ژیانەکە قورسە یعنی پیکە بەشیاش لەوەر ئارە وەڵا ژیان نییە بەخوا ژیان نییە باشە ڕۆژانی هەینیش ئەگەر کار هەبێ دەیکەیت بەرێ ئەگە هەبێ دەیکەم بەس ڕۆژی هەینی ئێرە نییە ڕۆژی هەینی گومرگ نییە یعنی ئەو ڕۆژانی کار نایش کێشت بۆ دروست نابێتەوە هیچ پەیان ناکەیت بەرەوەڵا بەخوای داچی مندارە دەرێ حەفازەی بینە حەفازە بە چ بینی کاکە بە چ بینی ئەوەی بینە حەفازە دەستەی بە 6,000 بە قورعان بە 3,000 و 3,500 و 600 ئەدی خواردن ئەدی تەماتەیە خیارە شتەکە دەکڕین ئەدی ئەو ژیانە قورسە وەڵای لەسەر جادێ ڕادەوەسم پیاوەکی باش خێرمەندێک ڕادەگری دەرەدەیە گومرجەمش دەرەما لە پشتی پیکەبی سواردم هەتا گومرجێ چ بکەم جاری وا بە 2 جار دەکەم جاری وا بە 3 جار جاری وا شا 100 لێرە بەرنامەکەی من بەناوی قورج شێرە بەرێ دەتوانێت ئەو پیشەیەت و پارەکەی لە قورج شێر بێتە دەرەوە بەرێ ئارە وەڵا ڕاستەکەی بەرێ وەڵا بارە دپەدان پەیدا نابی بەخوای بەرێ ئارە وەڵا بە زۆر پارەی دەردەکەین لە قورج شێری بەخوای پارە پەیدا نابی 6 ساعات لێرە کار دەکەیت بە 5 بەرێ ئارە وەڵا 5,000 حەزەکەی سواریش کەم 5,000 ئەوانە هەموو سوالکەن ئارە وەڵا ئیشەکەن ئەم باریشانی دەکەم عربانە شتت نییە؟ نا عربانم نییە نا وەڵا نا بەخوای چ بکەم ژیانەکە وا قورسە سێ کچمانەیە سەنا و فیردۆسی نووسامانەیە چ بکەم ژیانەکە قورسە بە قورعان ئەگەر کاریش نەکەی ژێوت ناسۆڕێ ناوەڵە ناسۆڕێ هەموو ڕۆژێ مندار دەرێن ها بابە پارەما دێ پارە سبێنێ بچمە ئێستا سعات 11 دەچمەوە سعات 10 هەزار نیاری ئێوارە 1000 نیاریکەوە دەکەم چ بکەم ژیانەکە 5,000 پێدا دەکەم 5,000 پێدا دەکەم ئەجا وەرە ژیان قورس بی و ئەجا منیش کچ بکڕەوەیان ئەوە ژیانەکە وایە بەخوای چ بکەم ژیان نییە